بینەران و بیسەرانی خۆشەویست سڵاوتان لێبێ لە ئاڵلقەیەکی دیکەی پەنجەمۆ لەگەڵ ئێوەی بەڕێزداین لە بەرنامەیەم جارەشدا درێژە بە گفتوگۆکەمانە دەین لەگەڵ خات و مەلەکە سوڵتانی پێشمەرگەی دێرینی کۆمەڵە. خات و مەلەکە بەخێر بێتەوە بەرنامەکەمان. سپاس. لە ئاڵلقەی پێشوودا باسی کۆمەڵێ بابەتی گرنگمان کرد کە پەیوەندیان بە بنەماڵەکەی ئێوە هەبوو، بە تایبەتی لەسەر شەیرکردنی کاک فواد و خۆڕاگری دایکت و ئەوانە. هەند یەک دوو شتی تر هەیە کە پەیوەندی بە کاک فوادەوە هەیە، حەزم کرد ئەوە بپرسم و بۆ ئەوەی باسی شتەکانی تر بکەین. شتێک هەیە کە زۆر لای خەڵک ینی حەزەکە بزانێ، ئەویش ئەوەیە ئایا کاک فواد دەستگیراندار بووە؟ نەخێر نەبووە. نەبووە. خۆشەویستی هەبووە؟ پێم وابێ، بەڵام شتێکی ئەوە زۆر جددی نەبووە کە ئاوا شتێکی سەرەتایی. بەڵام من خۆم کە لەسەر ڕەشنووسەکانی کۆنگرەیەکی کۆمەڵە کارم کردووە لەگەڵ کاک سەعەدی وەتەندروست لەوێ لە شوێنەکە قسەکە. ئەڵێ دوایەوە لە زیندان ئازاد بووم، خەیاڵێکم بوو کە تەشکیل ژیانێک بدەم و ئەو نەوەشتانە بکەم. کاتێک کە کاک فواد لە زیندان ئازاد بوو، تۆزێ ئەو جەو فەزای خەفەقانە ڕەویا بووە. ئیتر زۆرێک لە نەک هەموو زۆرێک لە ڕەفیقەکانمان توانیان هاتنە ئەڵمانە و ئێمە پێڵێن شایانە، شایی ئەگەڕیان. دوو کەس لەو کەسانە کە لەوێ بوون و ئەو شەوە هەڵپەڕین، دوور خوشکی کاشعیبی زەکریایی بوو. یەکێکیان نەسیم زەکریاییە، ئەویشیان ناوی فەریدەی زەکریایی بوو کە لەو کۆمەکە کە لە سنەوە لە تەقریبەن ئەکا بە نۆی خاکە لێوەی 1979 جەمعیەتی سنە نردی بۆ تورکمەن سەحرا بۆ کۆمەک ئەوان. زۆر بەداخەوە ماشینەکەیان تەسادفی کرد، 9 نەفەر گیانی بەخت کرد کە 3 دانە لە ڕەفیقە ژنەکانی کۆمەڵە بوو. ئەو وەختە 6 دانێشی چالاکی سیاسی و 3 دانیان دوکتر بوون. فەریدەی زەکریایی بوو، فایزەی قوتبی بوو، قوڕێست قوبادی بوو، دکتر نژادیان بوو، دکتر وەرزێری بوو، ڕەوف کەمانگەر بوو. ئەو وەختە ئێستا ناو ئەوانی تر نێتە زەهنم. خۆشەویستەکەی کاک فواد لە ناو ئەوانەیە بوو؟ نا، ئەچمە سەر قسەکەم کە دی ئەو دوو خوشکە هەڵەپەڕن و براکەیان ها لە زیندانە و 12 ساڵی ماوە، ڕەفیقی زۆر خۆشەویستی کاک فواد بوو. ئەڵێ وەختی ئەوەم دی، وەختی کاک ئەدیبی وەتەندروست برای کاک سەعەد مامۆستا برایم دی، ئەو وەختە مامۆستا برایم و دکتر جەعفەر لە قەندیل بوون لە ناو کۆمەڵی ڕەنجەدەران و یەکێتی نیشتمانی کوردستانە بوون. ئەڵێ وتم نە، من چۆن نەتوانم خەریکی ژیانی خۆم بم و ڕەفیقەکانم لە شەرایەتێکی سەختا بن. بووە خۆشەویستی بووە، بەڵام وەک دەستگیرانی و ئەو نەوەشتانە نەبوو. من لەو 5 برامە فقط برایەکم هاوسەرگیری کرد بوو، کاک حسێن برامە. ئەویش کاتێکە تیرباران کرا، ژنەکەی 4 مانگە حامڵە بوو، 5 مانگە حامڵە. کچێکی بووە، کچەکەی ناوی فرمیسکە. فرمیسک ماوەیە زۆر لە لای دایکی ژیا، دوایی هاتە وڵاتی سوێد لای مناژیە، لێرە تا دێبرستانی و ئەوانیشی تەواو کرد. ئیتر ئزدواجی کردو لە لەندەنا ئەژی و 2 مناڵی هەیە و لەوێش. با ئەو پرسیارەشکەم، کەسەکە ناسراوە بۆ تۆ؟ ئەرێ، هیچ باسی یاداوەری وشتی ئەو کاتە ناکەن بەیەکەوە؟ هیچ ئەڵێ هیچ نا، فاسڵەمان هەیە، وانە لە شوێنەکانی، ینی پەیوەندی هینتان نییە. باشە، کەواتە با ئەو پرسیارە بکەم کە ڕەنگە بۆ بنەماڵەیەوە زۆر گرنگ بێ و خۆشە بازان پێت ناخۆش نییە باسی بکەین. پرسیارێکی مێژوویە، هیچ پەیوەندی بە کاک فوادەوە هەیە.
زۆر جار باس کراوە ینی هەم مامۆساشی عیزەدین قسەی کردووە لەسەری دیموکرات قسەی کردووە کاک سەلاحی مۆحتەدی و ئەمانە باسی هەیئەتی نمایندەی کورد دەکەم کە ئەوان لەگەڵ بڵێن ئێرانە دانووساندنیان هەیە و ئەو خاڵانەی کە ئەمان وەکو داخوازی گەلی کورد لە ڕۆژهەڵات پێشکەشی بڵێن ئێرانیەکان یەکێ لەو خاڵانە خاڵی هەشتە خاڵی هەشتیشەوەیە کە داوا کراوە کە بڵێن نازانمە گەڵێن پەنابەرانی کوردی بڵێن باشوور دەرکرێن لە ئێرانیا تەسلیم بە عێراق بکرێنەوە یا شتێکی لەم بابەتە هەیە زۆربەی ئەوانەشی کە هینەکەن ئەڵێن ئەمە تەرحی کاکفواد بووە ئێوە لەسەرەوە ئاڵێن چی ینی ئایا ئەمە تەرحی کاکفواد بووە ئەگەر وایە بۆچی ینی هۆکار چیە ئایا ناکۆچێکی هێندە قۆڵ هەبووە لە بینی بڵێن ئەو کاتە یەکێتی جوتیاران هەبوو یەکێتی جوتیارانیش نەبوو کەواتە ئایا ئەوەندە ناکۆچێکی قۆڵ هەبووە لە بینی کاکفواد یا بنەماڵی ئێوە یا خەڵکانی نزیک ئێوە لەگەڵ بڵێن قیادەی مۆقەت و ئەوانە تاکو ئەم تەرحە بکەن پێش هەموو شتێ حەز ناکەم ینی زۆر واقعەن بەڕاستی ئەڵێم هەر مەسئلەیە بوو بێ بنەماڵەیی نەبووە مەسئلەکە سیاسی بووە بەڵام بە بڕوای من ئەو مادەی هەشتە پێشینەیەکی بوو ئەو دەم من باس ئەو سەردەماکەم قیادەمەوەقەت کاری خراپی زۆر کرد لە کوردستانە لە ڕۆژهەڵاتە خەڵک زۆر ئەو کاتە خەباتی چەکداری دەستی پێ نەکرد بوو هێشتا لە ڕۆژهەڵات سابقەی پێشینەی بوو خۆ دە شۆڕشەکە بۆ سەرهاتە چووکە زۆر کەس لە بلەخەرە لە چاو ئەوانەوە ئەیەدی ئەو وەختە مەسئلەی معینیەکان بوو ئەو وەختە ڕژیمی ئەوان وەختی خۆی قیادەمەوەقەت وەختی خۆی لە کەرەجابوون و دیارە لەسەر بێ ئیسلاح لە ئێرتبار لەگەڵ ڕژیمی شابوون بەڵام یەکجار زۆر پاڵیاندا بە جمهوری ئیسلامی و خۆدا مەسەڵان حکوومەتێکی ئیسلامی و ئەمە ئەوانە هەرچێ من بیرەکەمەوە لە شەخسیەت و کاراکتەری کاکفواد ئەوە نابینم و من ئەو هینی کردبێ پێشنیاری ئەو نەبوو کردبێ یعنی باسم هەیە ئستدلالم هەیە بۆ ئەوە ئەو دەم قیادەمەوەقەت زیاتر لە 200 چەکداری لە دزڵیا بوو دزڵی نزیکە بە مەریوان من لە ئاغای عوسمانی خالدی کە شۆرای شاری مەریوان بوو بیستووە ئەڵێ کاکفواد لەگەڵ ئاغای نالە هەورامی و مەلا عومەر ئیسە مەلا عومەری کێم لە بیرنیە من لە بیرم نییە دانیشتنی بووە و هەروەها ئێمە ڕەفێقێکی یانە کادرێکی کۆمەڵەمان بوو ناوی کاک عوسمانی ڕۆشنکردە بوو بە خۆشی وها لە ژیانە لە تەرێق باپیری ئەو باوکی کە ناوی حاجی عەرەب بووە و مامێکی ئەوە دوو جار کاکفواد ئەوان ئەسڵان خەڵکی نوتشەن هەورامین ئاشنایەتی و بنەوعی ارتباتیان بووە لەگەڵ ئاغای نادرۆن دوو جار ئەمانەی ناردووە بۆ لای ئەوان وتوێتی داخواستەکەی کاکفوادەوە بووە ئێوە تەداخل لە مەسایل و گیر و گرفتەکانی ڕۆژهەڵاتە کوردی ڕۆژهەڵاتە مەکەن ئێمەش هیچ شتێکمان نییە لەگەڵ ئێوە بەڵام ئەوان کار خراپیان کرد ئەوان سەیتەرەیاندا نابوو منی سەر لە تۆ پرسم کاکاوە ئەکرێ مەسەڵەن کۆمەڵە یا حیزبی دموکرات ناکوێ مەسەڵەن لە ڕانیە یا لە عەربەتە سەیتەرەدا بنێت و کەسێکی باشوڕەت بێ بڵێ پێناسەکەتم پێنیشان بە ئەوان ئەو کاریان نەکرد ئەوان یەکێتی جوتیاران ئەسلحەیان بڵاو کردووە لە ناو لایەنگیرەکان خۆیانە لە دێهاتەکانە ئەو ئەسلحانیانە برد ئەوان زۆرێک لە ڕۆشن فکرەکانی مەریوان چالاکی سیاسی کە زۆربەیان مامۆستا بوون لە دێهاتە
ئەیانگرت و کتەکاریان نەکرد و لە مەسەڵەن لە بەس دەستگیری بووە لە بینی ئەوان و ئێوە بڵێن کۆمەڵە و یەکێتی جوتیاران و ئەوەی من بیستومە کەس نەکوژراوە ئەسڵەن دەرگیری شەڕی بڵێن مەبەست ئەسڵەن نەبوو باشە کەواتە ئەگەر بینەوە سەر هینەکە ینی ئەی کێ ینی بە بڕوای تۆ لەو کۆبوونەوەیە چی ئەمەی تەرەح کردو کەس خۆی ناکە بە خاوەنی ئەوە سەیرە بەڵام هەر کەسێک تەرحی کرد بێت بە نەزەر من ئاوایە مەسئلەکە بلەخەرە ئەو هەیئەتە ئەمیان قبوڵ بوو ئەم هەیئەتە ئەو خواستیانە داوە بە ڕژیمی تازە پێگەیشت ئیتر من ئەڵێم فەرزکەین ئەگەر کاک فوادیش تەرحی کرد هەر کەسێک کە ئەڵێ فواد کردی ئەی تۆ بۆ مخالفەتت نەکرد ئەو کەسە بۆ مخالفەتت نەکرد بلەخەرە هەمووی ئەمانە تەوافقیان بووە لەسەر ئەم هەشت مادە کە بدرێ بە دەوڵەت باسی ئەوە ژەکرێ بە شێوەیەکەوەی کە خۆ دەزانی بەداخەوە حزابی کوردی هەم دواییش باسی مە باسی شەڕی دیموکرات و کۆمەڵە ئەوانەشەکەین ینی شەڕەکان هەمووی لە بینی براکان و لە بینی حزبەکان و خوشکەکان و ئەمانە شتێکی تر هەیە ئەو کاتە لە بینی یەکێتی و بڵێن قیادەی مۆقەت پارتی ناکۆچی هەبوو پەیوەندی کۆمەڵە و یەکێتیش خۆش بووە یاخود کۆمەڵەی ڕەنجدەران باز لەوە ئەکرێکە ینی ئەکرێت مەسەلەن یەکێتیش بە شێوەیەک لە شێوەکان هانی کاک فواد و کۆمەڵی دابێکە مەسەلەن باسی ئەو شتە بکرێ بەو شێوەیە مەسەلەن بیانەوێت تۆڵی خۆیان لە قیادەی مۆقەت بکەنەوە شتی وا بە بڕوای تو هەیە یعنی کاریگەری یەکێتی لەسەر ئەو هینە هەیە چونکە پەیوەندێکی خۆشیان لەگەڵ کاک سەلاح و لەگەڵ هەمویان هەبووە بین کۆمەڵە و یەکێتی نیشتمانی کوردستان و کۆمەڵی ڕەنجدەران پەیوەندیەکی بەغێری ئەوە کە هاوکاری و ئەو فعالیتوانە کرا واقعاً بەدەم یەکۆ بوون لە ڕووی ئایدۆلۆژی شۆ لەیەک نزیک بوون من جەرەیان کۆچەکەی مەریوانم لە بیرە ئەوەی ئایسە سەرزباری تێتە بەدەمما مەسەن کاک بەکری حاجی سەفەر لەوێ بوو کاک مەلا بەختیار لەوێ بوو کاک سالار عەزیز لەوێ بوو دکتەر هەژار لەوێ بوو دکتەر قادر بوو کاک پشکۆ نەجمەدین بوو مەسەن لە چلەی کاک فواد منە کاک پشکۆ نەجمەدین قسەی کرد لە تاڵەسوارە منزورم و زۆر کەسی تر کە داوای لێبردنەکەم ئیسە ناو گشتیم لە بینی کاک محمووی حەمەی حاجی محموود لەوێ بوو منزورم ئەو هاوکاریە نزیکەوتە تەنانەت لەو دەورانە لەو شەڕێکی زۆر جدیش لە بین پادەگان و هێزی پێشمەرگا پێک نەهات بەڵام ئەوان خۆمپارە و ئەوانیان ئەخست بۆ سنگەرەکان پێشمەرگێکی یەکێتی نیشتمانی لەوێ گیانی بەخت کرد هەڵێم ئاوا بۆ سەر پەیوەندیەکان کەواتە ینی بووە و حسابە بێ ئەکرێت ینی کاریگەری هەبوو بێ لەسەر یەکتری بە شێوێ من ڕاستەکەی من وەک خۆم دەلیلی ئەسڵیەکەی هۆکاری ئەسڵیەکەی کارە خراپەکانی ئەوان ئەو سەردەمە لە کوردستانە هەڵیتە مەسەڵەن تۆ بیرکەرۆ مەسئلەی کاک سلێمانی معینی و باقی هاوڕێکانی و بەس ئاخر باشە ئەوانە شتێکی مێژوویەکی ترە ینی ئەکرێ دەمە وەکو تۆڵەکردنەوەیە من باس تۆڵەکردنەوە ناڵێم من باس ئەوە ئەەکەم کە نەوعێک خەڵکی ڕۆژهەڵات تووڕێیان بووە بەڵام من هەمیشە بیر لەوە ئەەکەمەوە ڕەنگە لەو مەقتەعیشە بەرژەوەندی نەتەوەیی کەمڕەنگ بوو بێتەوە لە چاو بەرژەوەندی حیزبەکان ئەگەر ئاوا بووێت ئەزانی پرسیارەکە بۆچی وا ئاکرێت ئەوەیە کە لە بینی قیادەی مۆقەت بڵین پارتی و کۆمەڵەیە هیچ دەستگیریەکی شەڕێک نەبووە ئەکرێ لەگەڵ دیموکراتە دواتر بوو ینی دواتر بەجارێ 11 پێشمەرگی کۆمەڵی لە شوێنەکە لە نزیک شونا هین کرد ئەسەن واقعاً هەر ئەو وەختە لەم ئرتباتە لە ئرتبات لەگەڵ
ئەم 8 مادە قەتنامەی 8 مادەی مەهاباد کاک ئەحمەدی ئەسکەندەری لە کتێبەکەیە زۆر بەفەسڵ لەسەری نووسیوە و ئەو وەختە نەزەر و بۆچوونی هەموو کەسەکان ئەوانەی کە بەشدار بوون لەو کۆبوونەوە تقریبا نەزەری هەمویانی هاوردە زۆر مفەسڵ باسی کرد. بەڵام هینەکە ئەوەیە کە نە دکتۆر قاسملو و نە مامۆستا شەعیزەدین و نە ئەوانەی تریش کە کاک سەلاح و ئەمانە هیچ کامێک لەمانە وەکو هین ینی شتێکە بووە ینی مەشتە مێژووە خەڵک کوژرا خۆ خەڵک کوژراوە ینی خۆ لەوە هینتر نەبووە بەڵام کەس خۆی ناکا بە ساحەت خۆی ناکا بە ساحەت پرسیارەکە لەسەرەوەی ینی مەسەلەکە ئەوەیە هەر ئەو کەسانە کە خۆیان ناکەن کاکوار لە ژیانە نەما لەبەرەوە هەموو ئەوانە لەو کۆبوونەوە بوون هەموو ئەوانە ئەوەیان تەئید کردووە کەسێک ناڵێک من ئەمەم ڕەت کردەوە یەک شت مامۆستا فەرموویەتی مامۆستا شێعزەدین ئەڵێ سەنار مامەدی هینی کردووە ئیسلاحی داوە بەمل ئەو بەندە و تێسی ئەمە وان نەبێ ئاوا بێت ئەو وەختە ئەو بەندە ڕووی لە خەڵکی ڕۆژهەڵات نییە کە ئاوارە بۆ هاتووەتە ببەخشە خەڵکی باشوور ڕووی لە ڕەحبەری قیادە مەوەقەتی ئەو سەردەمە. بەڵێ شتێکی تری ئەوەیە کە باسی کاکفواد تێڕوانینی کاکفواد لەسەر دروستبوونی حیزبی کۆمونیست کە دواتر دروستە بێ بەڵام لەو سەردەمەشە ئایا گفتوگۆی ئەوواکرا کە حیزبی کۆمونیست دروست بێ تێڕوانینی کاکفواد چی بووە لەسەر دروستکردنی حیزبی کۆمونیست و بۆچی ئەبێ حیزبی کۆمونیست دروست بکرێت؟ دروستکردنی حیزبی کۆمونیستی ئێران لە ئەساسە یەکێ لە خەون و خەیاڵەکانی کۆمەڵە بوو. بوو لە 1970 کاکفواد شتێکی نووسیوە وەک سیاسەت و ڕێبازی ئەمانە کۆمەڵەیە لەوێ باس دەکا باس لەوە کە تەلاش بکەین بۆ دروستبوونی حیزبی کۆمونیستی ئێران بەڵام دوای ئەوە لە زیندان ئازاد بوو دوای ئەوە وەزعیەت ئێران بە تەواوی گۆڕیە ئەو وەختە ڕژیمی شاڕوخە ڕژیمی ئیسلامی هاتە سەرکار کاکفواد بەحسەکەی ئاوەیە ئەڵێ وەختێ ئێمە ئەتوانین حیزبی کۆمونیستی ئێران دروستکەین کە ئەو وەختانە کۆمەڵە واقعەن چالاک بووە وەک بڵێ جێگە و پێگەی ئیجتیماعی سیاسی کۆمەڵایەتی لەناو کۆمەڵگای کوردستانە بوو ئەڵێ وەختی ئێمە ئەتوانین ئەو کارە بکەین لەگەڵ ئەو کەسە کە ئەمانێ ئەو ڕێکخراوە کە ئەمانەوێت حیزبی لەگەڵ دروستکەین ئەوانیش هەمان جێگە و پێگەیان ببێت لە کۆمەڵگاکەی خۆیانە ئیستا لە ئەوەسە ئێران مەسەڵان تورکی هاتیە عەرەبی هاتیە هەر میلیەتێ فارسی هاتیە هەر کامێکی ئازاد هەر کامێکی ئەوە لەلایەکۆ لەلایە تریشۆ ئەڵێ حیزبی کۆمونیستی ئێران نابێت لەسەرۆ بە تەوافقی ڕەحبەریەکەی دروست بێت دەبێت لە عینی کار و فعالیەت و تێکۆشان لە ناو کرێکاران لە ناو زەحمەتکێشان لە ناو جوتیاران مەسئلەی ژن مەسئلەی دین لە دەوڵەت ئالەویە بەو تەوافقە بگەیت و حیزب بە وجود بێنی ئەم قسانەکە من ئەیکەم بە دەنگی کاکفواد هەیە و لەسەر سایتەکەی هەیە هەر ئەو وەختە کە کاکفواد خەریک ئەم قسەکردنەیە لە تارانە 12 حیزبی چەپ و چالاکی سیاسی ئێرانی لە تارانە کۆنفرانسێکیان هەیە بەناو کۆنفرانسی وەحدەت یانە یەکگرت لە کاکفواد دەپرسنێژ بۆ بەشداریتان نەکرد لەوێ ئەڵێ ئەوان لەوێ نەک بڵێم کاکفواد کەم بایەخی دابێ بە مەسئلەی تئۆریک و ئەو نەوەشتانە من لەو باوەڕام کاکفواد سیاسی ترین و زاناترین کەسەکانی ناو کۆمەڵە بوو یعنی ئەوەندە سەوادی سیاسی و تئۆریک و ئەوانەی بوو ئەڵێ ئەوان لەوێ دانیشتون باس لە مەسەڵەن سوسیال ئیمپریالیزمی
رووسیا کەنیسە ئایستا ڕژیمێکی جنایەتکار هاتووە سەرکار یانە ڕژیمی جمهوری ئیسلامی ئێران دەبێ ئێمە لە بیر ئەوا بین چی بکەین کە چارەڕەشی خەڵک لەوە زیاتر نەبێ ئەو وەختە بەغەیری هەموو ئەوانە ئەڵێ کاک فواد ئەڵێ ئەگەر لەلایەن ملەتەکانی ترۆ بەشەکانی تری ئێران هەلومەرج لەبار نەبوو خەڵکی کورد هەقیەسی حزبی کۆمونیستی کوردستان تشکیل بدات یعنی کەواتە کاک فواد دژی هەڵبەتە هەلومەرجەکەی دیاری کردووە بێ لەو هەلومەرجەیە بەڵام لەگەڵەوە شاد دژی حیزبی دامەزاندنی حیزبی کرێکاری کوردستان یا حیزبی کۆمونیستی کوردستان نەبووە نانە بە ئاشکرا باسیەکە ئەڵێم دەنگەکەی هەیە هە لەسەر سایتەکەیە ئەڵێ کورد حەقیەتی ئەگەر ئەوانەی تر نەهاتنەوە نەیانتوانی مەسەڵەن لەو سەتحە لە خەبات و تێکۆشان و پایگای یانێ جێگە و پێگەی کۆمەڵایەتی و سیاسیان لەناو کۆمەڵانی ملەتەکەی خۆیانە نەتەوەکەی خۆیانە نەبووە خەڵکی کورد حەقیەتی حیزبی کۆمونیستی کوردستانی بەڵام ئەوەی کە مەسەلەن جێگەی تێڕوانین و تەنانە ڕەنگە ڕەخنەیە ئەوەیە کە حیزبە کۆمونیستەکانی تەقلیدیەکانی کە هەبوون مەسەلەن توودە حیزبی شوێ عراقی حیزبی کۆمونیستی تورکیە و هین سووریەش ئەمانە هەمیشە دژی ئەوە بوون کە حیزبێکی کۆمونیستی کوردستانی دروست بێ هەتا دوای سۆڤێت ینی هەندێک هین کرا کەواتە بوو هەر لە ئەوڵەوە ینی کۆمەڵە نەچوە ژێر ئەو بارە و حیزبی کۆمونیستی کوردستانی دروست نەکرد ینی زەمینە لەبار نەبوو مەجال نەبوو هۆکارەکان چییە ینی بۆچی بیرتان لە شتێکی وا ناکردەوە ئێوە مەبەستم کۆمەڵە من لێرتبار لەگەڵ ئەو حیزبی شیوعی توودە ئەوانە بە قسە ئەیان وت کە مەسەڵەن ئێمە مدافعی کرێکار و زەحمەتکێش و نەتەوەکانین ئەوانە بەڵام لە کردەوە بە نەزەر من ئەو بیر و بۆ چوونە شوێنیستی و زدە نەتەوەی کورد بە تایبەتی ئێمە باس نەتەوەی کوردەکەین هەرتیانە بوو ئەوە لەلایەکۆ لەلایەکی تریشۆ ئەوەی کە بۆ حزبی کۆمونیستی کوردستان دروست نەکرا لە کۆنگرەی دوی کۆمەڵە لەو ڕێبازە کە کاک فواد بووی بەڕاستی لایدا لەسەر ئەو ڕێبازە نەما وەختێ نەما ئیتر کەو بە بارێکە کە ئاوای پێهات کە ئەو حزبە کۆمونیستە دروست کرا لە شرایەتێکی زۆر نابار و ناجۆرە جا ئێمە باسی ئەوواکەین چونکەەوە بەشێکی گرنگە سوورەت لادان لە ڕێبازی کاک فواد بوو بە ئەو حزبی کۆمونیستە دروست کرا حزبی کۆمونیستی کەواتە ئەو حیزبی کۆمونیستی کە دروست بوو کە باسی شیەکەین هەمان ئەو حیزبە کۆمونیستە نەبوو کە کاک فواد بانگاشەی بۆەوە کردو ئەویشدا بمەزێ ئەسڵەن ئەوە نەبوو باسم کرد کاک فواد پێشمەرجەکانی باس کردو لە چه شرایەتێکا ئێمە ئەتوان سپاس پشوێگەین یاخود پشوێ وەرەگرین و دوای درێژە بە قسەکانمان دووبارە سڵاو بەڕێزام درێژە بە پەنجەم وەرە دێین لەگەڵ خات و مەلەکە مستەفا سوڵتانی پێشمەرگەی دێرینی کۆمەڵە خات و مەلەکە باسی کاروکردەوەکانی کۆمەڵەش بکەین لە کوردستانە بە تایبەتی هەندێک جار بە بیانووی تۆڵەکردنەوە هەندێک جار بە بیانووی سزادانی شۆڕژگێڕی خەڵکی بێتاوانی شتیاچوە ئەگەر ئەو پرسیارە بکەم بۆ نمونە یەکێک لەو کەسانەی کە کوژراوە ئامۆزای تۆیە شەوکەت مستەفا سوڵتانی یعنی ئەم شتانەی کە ئاکرا بەبێ مەحکەمە بەبێ ئەوەی دادگاییەکە بێ جاری وها بۆ لۆکاڵی ینی هەر لە منتیقەکە کابرا بەرپرسێکە و بڕیارەدا فڵان کەسە بێ بکوژرێ ئەمانە دروست بوون ئەمانە نەبوونە هۆی ئەوەی کە خەڵک من ناڵێم پاساو بێنێتەوە بەڵام ئێران کەڵکی لێوە بۆت بگرێت و خەڵک بەلای خۆیان ڕابکێشێ ئەوانە زۆر غەڵەت بوو زۆر غەڵەت بوو وە بەڕاستی زۆر دوور لە سیاسەت و بەرنامە و
پلانی کۆمەڵە بوو. ئەمانە زۆرتر حاڵەتی لۆکاڵی بووە، مەسەڵەن لە شوێنەکە پێشمەرگەیەک یا مەسئولێک بەرپرسێک کەسێک هەڵەیەکی کردبێت ڕووداوی وەها ناخۆش هاتووەتە پێش. بۆ کاکشۆکەتی ئامۆزایشم دەقیقەن شتێکی ئاوا بووت. بەڵام کێشەکە ئەوەیە کە ئەم شتانە ڕۆدەن و تێپەڕن و هیچ لێکۆڵینەوەیەک هیچ سزادانێک لابردنی بەرپرسێکی لۆکاڵی ئەمانە یاخود ناوەندی کۆمەڵە هیچ دەورێکی گرنگی نەبووە لە لێکۆڵینەوە و لێپرسینەوە لەو خەڵکان لەو بۆ مەسئلەی کاکشۆکەت کردیان بەڵێ مەسەلەکە کەسیان سزادا کەسیان لابرد کەسیان بڵێ مەسەلەکە ئاوا بوو خۆدە کاکشۆکەت بەحسێک بوو کە ئەو بە نوعێک من دوێنێ باسی سێدانە جاشی مهمی مەریوانم کرد عەبدول و شێخ برا و شێخ لەتیفی کۆنەپۆشی. شێخ عەبدول زاوای کاکشۆکەت بوو، یانێ هاوژینەکەی شێخ عەبدول ئامۆزای ئێمە خوشکی کاکشۆکەت بوو. باس ئەمە بوو دەنگۆی ئەمە بوو کە یانێ دەنگۆکەیشەوە نەبوو کە فەقەت قسە بێت. من ئامۆزای ترم هی مامێکی ترم لە ماڵ ئێمە و توێسی دیومە ئەوە ئەلبەت ئەو گەورەت بوو تر بوو لە کاکشۆکەت و دیومە شەوکەتەوە خەریک بووە مەسەڵەن ئەسلحەی لەگەڵ شێخ برا جێبەجێ کردووە. ئەمە بوو کۆمەڵە ناوچەی مەریوان تەسمیمەگرن بیبن لێپرسینەوەی لێکن، بەڵام جەماعەتێک ئەوونەیان لێدا بوو و نەکوتە کاریان کردبوو کە ئیتر هەر ئەو شەوە فەوتی کرد. لە دوای ئەوەیش مەسئول ئەسڵی گشت ئەو واحدە پێشمەرگە ئەو پەلە پێشمەرگە کاک تایری خالدی بوو، بەڵام مەسئولی ئەو کارە هاوڕێکی تر بوو ڕەفیقێکی ترمان. وەختێ لە ناوچەی مەریوانە کۆبوونەوە ئەکەن کە ئەم شتە هاتە سەر پێشەوە، مەسئولینی ناوچەی مەریوان کۆبوونەوە ئەکەن و ئەم شتە هاتە سەر پێشەوە بۆ خۆشیان پێیان غەڵەت بووە، پێیان کارێکی ناشایست و ناپەسەند بووە. ئەو هاوڕێکە مەسئولی ئەم کارە بوو مەسئولێتەکە قوبڵ ناکات. کاک تایری خالدی ئەڵێ کە مادام وا بێت ئێمە دەبێت هەر ئەم مەسئولێتە قوبڵکەین و ئەو بۆ ماوەیە چەک کردە. کاک خالید کاک تاهێری خالد بەڵێ کاک تایری خالدی چەکرا بەڵێ ئەو وەختە کاک شوعەیبی زەکریایی لە کمیتەی ناوەندی کۆمەڵەوە هات لەگەڵ کاک عەتای ڕۆستەمیە. کاک عەتای ڕۆستەمیش گیانی بەخت کردوویەکێ لە ڕەفیقە هەرە ئازیزەکانمان بوو لە ناوچەی مەریوانە. پێکەوە چوونە ماڵ کاک شەوکەت، ئەم شتیانە یانێ مەحکوم کرد، پێکارێکی غەڵەت بوو، باسی ئەوەیان کرد کە ئەمە سیاسەت و ڕێبازی کۆمەڵە نییە، کۆمەڵە ئەمە سیاسی بە شێوەیەک لە شێواکان سڵحیان کرد زرخوایان لێ بەزەمە ئەمە کێشەی بۆ بنەماڵەیەوە قوڵتن نەکردەوە بەهۆی ئەوەی کە ئێوە مەسەلەن لەبەرەوەی زۆر بەتان چەکدار بوون. ئێستش تەواو نەبووە. جمهوری ئیسلامی لەم مەسئلە زۆر کەڵکی وەرگرت. ئەویش ئەوە بوو کە مەسەڵەن ئەنواع شتی بێجێگە وێژیە کە ئەوە ئێمە مەسەڵەن مستەفا سوڵتانیەکان 7 نەفەر نازانم 18 نەفەر 20 نەفەر ئیمزامان کردووە کە کاکشۆکەت بکوژێت لە سوودەکان. ئەسڵەن شتی وانە بوو، ئەسڵەن شتی وانە بووە. ئێمە زۆر بەداخ بووین، زۆرمان پێ ناخۆش بوو. هەم یانێ بۆ ئێمە 2 جار ئێش و داخی بوو. جارێک وەک ئێمە کۆمەڵە بووین کارێکی خراپ لە کۆمەڵە ڕوویدا بوو، جارێکی تش ئامۆزامان بوو. بۆ ئێمە زۆر سەخت بوو. جمهوری ئیسلامی زۆر تەلاشی کردووە ئەم ساڵانەی ئاخریشە کردوێتی، بەڵام ئێمە ئاگەهانە بێدەنگیمان هەڵبژاردووە کە جواب ئەو شتانە نەدەینەوە. کەواتە جمهوری ئیسلامی ئێوێ سوء ئیستیفادە لەو شتانە بکات تا ئێستش. بەڵێ پێت کارێکی ناڕەوا بوو، زۆر ناڕەوا بوو، زۆر ناڕەوا بوو. و خۆ من باسم کرد کاک شوعەیب هات و لەگەڵ کاک عەتای ڕۆستەمیە چوونە ماڵ کاک شەوکەتم لەگەڵ مامۆژن و مناڵەکانیان قسەیان کرد.
دەبووە ئەو وەختە کۆمەڵە ئیطلاعیەکی بدایە بەیانێکی بدایە وتایان مەغەڵەتە کە بەداخەو نەدرا بەڵام بەکردەوە ئەوەیان کرد. لە یادەوەریەکان تا باسی زۆر باسی ڕۆڵی ژنانەکەی لە ناو کۆمەڵەیە، یعنی تەنانەت وا هەز دەکا مرۆکەی خوێنێتەوە کۆی کە یەکەم جارە لە مێژووی کووردا بڵێن کۆمەڵە بەو شێوەیە گرنگی بە خەباتی ژنانەدا یاخۆ ژن لە ناو ڕێخستن و پێشمەرگە و چەک هەڵگرتن و ئەمانە. بەڕاستی کۆمەڵە ئەیویست ینی دیفاع لە مافی ژنان کە یاخود ئەیویست وەکی تر ینی کەڵکی لێوەربگرێ بۆ پرۆپاگەندەی حیزبی بۆ ڕاکێشانی سەرنجی خەڵک بەلای خۆیان بەوەی کە بزوتنەوەیەکی پێشکەوتن خوازە و ینی لە کردەوە و لە دەرەوەی کردەوەیە. تۆ چۆنی هەڵەسەنجێنی؟ بەڕاستی لە ڕۆژی ئەوەڵەوە کۆمەڵە پرسی ژن وەک پرسی مەسەڵەن کرێکار، زەحمەتکێش، جوتیار یەکێ لە پرسەکان بۆ بووی و بە پێی وەزن و هینی خۆی تەلاشی بۆ ئەمە کردووە و هەممی ئەتوانم بڵێم لە ڕۆژگەل ئەوەڵی دامەزراندنی کۆمەڵەوە تێکۆشاوە بۆ مافی ژنان ئەمە کراوە. بەڵام ئەمە دەورانێک کە کۆمەڵە نهێنی بوو، یانێ تا پێش ڕووخاندنی ڕژیمی شا جەمعێ زۆر ژنان ئێمە چالاکی ناو ڕێزەکانی ناو شانەکانی کۆمەڵە بووین، کار و خەباتیشمان کرد. هەر بەو بۆچوونەوە کە کۆمەڵە بووی ئەیوت کاری سیاسی جەماوەری لە ناو خەڵکا بکەی بڕێتە ناو کۆمەڵگا و کرێکار و زەحمەتکێش ئەوانە زۆرێک لەو ڕەفیقان ئێمە واقعەن بەو بۆچوونەوە بوون بە معەلم و بوون بە مامۆستا و چوونە دێهاتەکان و ئەو کارانیشمانە کرد وەک کارەکانیشمان تەسیرگوزار بوو. کاتێک کە خەبات بەرعەلێ ڕژیمی شا دەستی پێ کرد لە ڕۆژ ئەوەڵۆ ژنان بەشدار بووە و کۆمەڵە ئەمە یانێ دوو جەنبەی هەیە. جەنبەیەکی ئەوەیە ژنانی خەباتکار و شۆڕشتێر بوون خۆیان خەباتیان نەکرد، جەنبەیەکی تری ئەوەیە کە کۆمەڵەت تێدەکۆشا بۆ مافی ژنان بوون لە هاتنە سەرکاری جمهوری ئیسلامیە و ئەوە بوو لە ڕۆژ ئەوەڵۆ لە بین نەتەوەی کورد و جمهوری ئیسلامیە ئیتر مشکڵ بوو، گرفتاری بووە. هیچ یانێ حرەکەتێک بزوتنەوەیەکی سیاسی کۆمەڵایەتی فەرهەنگی لە کوردستانە نەبوو کە ژنان پێشەنگی نەبێت. تۆ چاوکە لە مەسەڵەن ئەو ڕاهپەیماییە کە لە سنەوە کرا بۆ مەریوان لە سنە بۆ هاتنە کانی میران، من ئەکسەکانیم هەیە ژنان هەنە ڕێزی پێشەوەی ئەو ڕاهپەیمەیە ڕاهپەیمایی سەقزوبانە و بۆکان بۆ مەریوان ژنان هەنە ڕێزی پێشەوەی لە ئۆردوگای کانی میرانە ژنان هەنە ڕێزی پێشەوەی. ئەمە ئەو وەختە دەورانێک کە لە ناو شارەکانە ئەو ڕێکخراوە دموکراتیک و ئازادانە یعنی تەشکیل بوو دامەزران ژنانیش چالاکی خۆیان بوو. مثلا ئێمە لە مەریوانە یەکێتی ژنان مەریوانمان بوو، شۆرای ژنان لە سنا بوو، هی سەقز ناوی ناوەکەیم لەبیر نەماوە بەڵام دڵنیام کە ئەوانیش بوویان و ئەمە بوو. بەڵام لە ساڵی 1970 کە ڕژیمی جمهوری ئیسلامی هێرشی دووهەمی کردوە سەر کوردستان، ماوەیەک لە ناو شارەکانە شەڕ بوو. من خۆم لە ناو شارا بووم، لە مەریوانە شەڕ بوو. مەجموعەیە لەو ژنانە کار و چالاکی وهایان کرد هەم پیا و جورئەتی ئاوای ببێت. ئەوە کار و چالاکیان کرد. دوای ئەوە شارەکان گیرانەوە پێشمەرگە لە شار چوە دەر، زۆرێک لەم ژنانە نەیانتوانی ئیتر لە شارە بمێنەوە
لەویا بە نەزەر من مشکڵ پێشات. باشە کەواتە بە پێشەوەی باسی ئەو مشکڵە بکەین بە شێوەیەکی تر بازەواکری ئێوەش بڵین ژنانی کۆمەڵە چۆن لە دیەکانە لە لادیەکانە بە درێژایی ساڵانی 1970 و ئەوانانی خەباتی چەکداری هەمووە ژنان هەمیشە مەسەلەن هاوکار بوون لە دروستکردنی خواردن لە پیتاکۆکردنەوە چوزانم لە جل دروستکردن لە فڵان ئەمانە ئێوەش دەوریکی ئەوەتان بووە دەوری ڕێبەرایەتیتان نەبووە بۆ نمونە لە ناو سەرکردایەتی کۆمەڵەیە ژنان ئەو دەورەیان پێ نەدراوە کە پێویستە. بەڵێ من باسی ئەوم کرد تا هێرشی دووەمی ڕژیم بۆ کوردستان ئێوە هەتا لە ناو شارە بوون لە ناو ئەزانی چۆنە چون لە ناو شارە احتیاجت نەبووتەوە ئەگەر ئەو لە یەکێتی جوتیارە نابوو ڕفیقێکی کوڕ پیاو لە یەکێتی کرێکارانی بێکارا بوو لە ستادی حەفازەتیا بوو منی ژنیش یەکێتی ژنانی مەریوانم بوو کە زۆر فعالتر لە بەشێک لەوانە بوونە و ئەو سەردەمەش ئەوەندە ئەو یەکێتی ژنان مەریوانە تەئسیر گوزار بوو کاری باشی کرد بۆ هەر بڕیارێکی مهم لە ناو مەریوانە بوایەت حتمما نوێنەری ئەمەش بەشدارە بوو لە کۆبوونەوەکانە ئەوەیە کە ئەڵێم دوای ئەوە ژنان هاتنە دەرۆ دەورێکی تریانێتە پێش بە نەزەر من دەورێکی تر هاتە پێش یعنی ئاڵوگۆڕێک هاتە پێش ئەم دەورەی ترە ئەوە بووە ئەو دەمێشتا کۆمەڵە بڕیاری نەدا ژنان چەکدار کات و ئەمە لەلایەک و کۆمەڵە بڕیاری نەدا بوو لەو لاکەی تریش و واقعاً هێرش و دەڕەندەگی و وەحشیگەری جمهوری ئیسلامی لە ڕادەیەکا بوو ڕەنگە ئەسڵان مەجاڵی هیچی